سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەو ئاژەڵانەی کە هەزار ساڵ جارێک دەبینرێن لە سەرانسەری جیهاندا چەندین ئاژەڵی نامۆ هەن کە سەرسامی زۆر کەس بۆ خۆیان ڕادەکێشن و بە زۆر شت زیاد دەکرێنەوە کە جیاوازن لە ئاژەڵەکانی تر لە کولەیەکی پەمەیەوە تا دەگاتە ئەو پشیلەی کە لە تاریکیدا ڕووناک دەبێتەوە. ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا پێکەوە ئاشنای ئەم جۆرە جیاوازانە دەبین. بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. پلەی دەیەم مارێک بە دوو سەرەوە لە ویلایەتی فلۆریدا خێزانێک توانیان ئەم مارە بدۆزنەوە کە دەوترێت دوو سەری هەیە و هەر سەرێک توانای دەرهێنانی زمانی هەیە و بە شێوەیەکی سەربەخۆ لە سەرەکی تر دەجوڵێت. کۆمەڵێک پسپۆر ئەم حاڵەتەیان پشتڕاست کردوتەوە کە بەهۆی حاڵەتێکی دوانیەوە ڕوویداوە بەڵام بەیەکەوە گرێدرابوو. لە ڕاستیدا ئەم حاڵەتە زۆر مەترسیدارە بۆ ئەم مارە چونکە هەموو مێشک و دەروونێک هەوڵی کۆنتڕۆڵکردنی جەستەکە دەدات. ئەمەش وا دەکا هەر سەرێک لە ململانەیەکی بەردەوامدا بژێت. لە پلەی نوێمدا سەگێک کە تەنها دوو پێی هەیە دەوترێت ئەم سەگە سێ پێی هەبووە بەڵام یەکێک لەو پێیانەی بڕاوە. ئەمەش مانای ئەوەیە کە بە درێژای تەمەنی ئازارێکی زۆر دەچێژێت. ئەویش بۆ ئەوەی بتوانێت بەم شێوە جیاوازە ژیان بەڕێ بکات. هەندێک کەسیش وەک جۆرێک لە میهرەبانی هەوڵیان دەدا ئەم سەگا بکوژن بۆ ئەوەی لەم ئازارەدا بەردەوام نەبێت. بەڵام ئەم ژنە دەڵێت من ڕێگریم کردووە و هەوڵی ڕزگارکردنی ژیانی سەگەکەم داوە. لە کۆتاییدا بۆ دەردەکەوێت کە ئەم سەگا تەنها وەک مرۆڤێک توانای جوڵەی هەیە لەسەر دوو قاچ و سەرەتا بە بازدان ڕاهاتووە تا فێری ڕۆشتن بووە بەم شێوەیە و دەوترێت لەگەڵ هێزە چەکدارەکان کار دەکا و هیوا دەگەڕێنێتەوە بۆ زۆرێک لە سەربازە بریندارەکان. لە پلەی هەشتەمدا بزنێک کە ڕوخساری مرۆڤی هەیە لە هیندستان لەدایک بووە و بە یەکێک لە سیرترین حاڵەتەکان دادەنرێت بۆ پێی خاوەنی چوار پێیە. هەروەها جەستە و دەموچاوی لە مرۆڤ دەچێت بۆ پێی چاو لووت و چەناگە و ددانەکانی لە مرۆڤ دەچن. بەڵام بەداخەوە دوای تەنها 10 ڕۆژ لەدایک بوونی گیانی لەدەستدا بەڵام توانی ناوبانگێکی زۆر فراوان لە سەرانسەری جیهان بەدەست بهێنێت لەو ماوە کەمەدا. لە پلێ حەوتەمدا زەڕافەیەک کە ملێکی سەقیوی هەیە درێژێکی دەگاتە 4 مەتر بەهۆی ئەم لە نامۆیە بەناوبانگە لە یەکێک لە باخچەکانی ئاژەڵان لە شاری ساندیێگۆ دەژیت. دەوترێت کاتێک تەمەنی 12 مانگ بووە بردراوە بۆ سانتا باربارا. دەوترێت بارودۆخی ئاسایی بووە بەڵام دوای ساڵێک ئەم حاڵەتە سەیرە دەستی کرد بە دەرکەوتن لەسەری بۆ پێی تیشکی ئێکس پشڕاستی کردەوە کە لادانێکی 90 پلەی لە بڕبڕەکانی ملی هەبووە و دەوترێت ئەم شتە بەهۆی ڕووداوێکەوە ڕووی نەداوە بەڵکو سروشتیە و زۆر ڕووداوێکی دەگمەنە. هەروەها بەهۆی ئەم حاڵەتەوە ناوبانگێکی زۆر بەرفراوانی لە سەرانسەری جیهاندا بەدەست هێناوە. لە پلەی شەشەمدا مارێک کە پێی هەیە ئەم پرۆفیسۆرە بەناوی دەیڤید ناسراوە و لە مۆزەخانەیەک لە ئەڵمانیا لەگەڵ کۆمەڵی خوێندکاردا دەسوڕانەوە و لەوێ توانی ئەم بەرد بووە بدۆزێتەوە کە دەوترێت سەر ببوونەوەرێکی خشۆکە کە خاوەنی پێیە وەک چۆن لە پێکهاتەکەیدا دیارە و ئەو بەمە زۆر سەرسام بوو چونکە پێشتر نەیتوانی هیچ شتێک بۆ ئەم فۆرما بدۆزێتەوە و ئەم دۆزینەوەیە بووە هۆی دروستبوونی جەنجاڵی لای زانایان. ئەم پرۆفیسۆرەش پشتڕاستی دەکاتەوە کە زۆر ئاژەڵ هەن کە مرۆڤ تا ئێستا نەیانی ناسیوە. لە پلەی پێنجەمدا کولەی پەمەی بە پێچەوانی ئەو شتەی کە زۆر کەس بیری لێ دەکەنەوە. کولە بە تەنها ڕەنگی سەوز نییە بۆ پێی زاناکان توانی ویانە ئەم کولە پەمەیەش بدۆزنەوە و دەوترێت ئەم شتە بەهۆی گۆڕانکاریەکی بۆ ماوەی سیر لە زۆری خۆیدا ڕوویداوە کە بەهۆیەوە ئەم مێرووە ئەم ڕەنگەی هەڵگرتووە و ئەمەش مانای ئەوەیە کە هێشتا مێروویەکی زۆر هەیە کە کەس ناتوانێت بە ئاسانی دەستنیشانی بکە. ئەویش بەهۆی ئەو گۆڕانکاریە بۆ ماوەیانەی کە بەسەریدا دێت. لە پلەی چوارەمدا پشیلەی درەوشاوە لە تاریکیدا. لە ساڵی 2011 کۆمەڵێک پزیشک ئەم جۆرە پشیلەیان دۆزیەوە کە توانی ڕەنگی ڕووناکی لە تاریکیدا بە شێوەیەکی زۆر سەرسوڕهێنەر دەربدات. دەوترێت ئەم شتە بەڕێکەوت ڕوویداوە. ئەویش کاتێک زاناکان هەوڵیان دەدا هەندێک سیفەت و چین بۆ پشیلەکە زیاد بکەن بۆ ئەوەی لە نەخۆشی ئایدز ڕزگاری بێت. دەوترێت ئەم گۆڕانکاریە وای کردبوو پشیلە وەک قەندیلی ناودەریا دەرکەون و ئەمە ژوا دەکا پشیلەکە زۆر ترسناک و سیر بێت لە ئێواراندا. لە پلەی سێیەمدا بزنێک هەیە کە یەک چاوی هەیە. ئەم ئاژەڵە هەژارە لە هیندستان لەدایک بووە
و چاوێکی گەورە لە ناوەڕاستی سەریدا هەبووە و تەنها 8 ڕۆژ دوای لەدایک بوونی بەهۆی ئەم حاڵەتە سەیرەوە مردووە و دەوترێت ئەم شتە کاتێک ڕوودەدات کە مێشک جیان نەبێتەوە بۆ دوو بەش ئەمەش دەبێتە هۆی گەشەکردنی تەنها یەک ئەندام دەگوترێت ئەم نەخۆشیە دەتوانێت بەسەر هەر بوونەوەرێکی سەر زەویدا بێت و ئاڵۆزی تریشی هەبێت بە جۆرێک کە تووشی کێشە دەبێت لە لووت و دەمدا کەوای لێ دەکات نەتوانێت وەک ئاژەڵەکانی تر بە شێوەیەکی ئاسایی بژیت ئەم وێنەیەش هی یەکێک لەو بوونەوەرە ترسناکانەیە کە لە ئەمریکای باشوور دۆزرایەوە و هیچ کام لە زاناکان نەیانتوانیوە بگەنە ڕوونکردنەوەیەکی زانستی سەبارەت بە ناسنامەی ئەم بوونەوەرە لە پلەی دووەمدا پشیلەیە کە دوو ڕوخساری هەیە ئەم پشیلەیە بە فرانکلین لویز ناسراوە و بەدەست حاڵەتێکی پزیشکی ناوازە و دەگمەنەوە دەناڵێنێت کە دەوترێت ئەم پشیلەیە دوو ڕوخساری هەیە ئەمەش وا دەکات ڕوبەڕووی چەندین کێشەی تەندروستی زدی ببێتەوە و پزیشکەکان پێیان وابوو کە لە ماوەیەکی کووردا بەرمردن دەکەوێت بەڵام ستانداردی هەموو ژمارەکانی شکاند دەگوترێت تا دەگاتە تەمەنی 15 ساڵی دەژێت بە جۆرێک کە چاودێری پێویستی پێدرا بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ هەموو ئەو کێشانەدا بژی کە ڕوبەڕووی دەبێتەوە هەروەها بە یەکێک لەو حاڵەتە دەگمەنانەدا دەنرێت کە زاناکان نەیاندۆزیوەتەوە تا ئێستا لە پلەی یەکەمدا تیمساحی سپی تیمساح ڕەنگی جیاوازی هەیە بەڵام ئەم تیمساحە سپیە ناوبانگێکی زۆر بەرفراوانی لە سەرانسەری جیهاندا بەدەستهێناوە بەو پێی دەوترێت کە نەخۆشیەکی هەیە کەوا دەکا پێستی سپی بێت ئەم نەخۆشیە جیاوازە لە نەخۆشی ئەلبینیزم کە دەتوانێت تووشی زۆرێک لە ئاژەڵەکان ببێتەوە کە تایبەتمەندە بە ڕەنگێکی سپی لە چاودا وەک لەم دیمەنانەدا دەردەکەوێت ئەم ڕەنگە وا دەکات کە تیمساحەکە نەتوانێت خۆی بشارێتەوە یاخود خۆی بدزێتەوە لەو ژینگە سروشتەی کە تێیدا دەژێت چونکە بەهۆی ڕەنگی سپیەوە جیا دەکرێتەوە ئەمە جوای لێ دەکات نەتوانێت هێرش بکاتە سەر هیچ نێسیرێک بە ئاسانی و ئەمەش بەو مانایەیە کە ئەو لە کاتێکی خێرادا بەرمردن دەکەوێت و بۆ ئەمەش لە باخسی ئاژەڵان چاودێری پێویستی بۆ دابین دەکرێت تاوەکو خواردنی پێ بدرێت کە بەهۆی سەختی ڕاوکردن ناتوانێت ژیان بەسەر بەرێت چ گیاندارێک ئەمڕۆ زۆرترین سەرسامی کردویت لەم ڤیددیۆیە لە کۆمنت پێمانی بڵێن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکە بوون ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخن و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆمانی بنووسن و ئینشەئەڵڵا بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکە تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.